سڵاو ڕێز بۆەوە بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیان یاوکارم هاتوومەتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆیی دووشەممە. سەرەتا سەردێڕی چەند هەواڵ. گۆڕانی سزای بەندکرانی مەتین حەسەنی، ئازادی سێ چالاکی مەدەنی لە زیندانەکانی سەقز، کرماشان و شنۆ، گیان لەدەستدان و برینداربوونی دەکرێکار لە تاران و فەراهان، چوونە سەرەوەی نرخی دۆلار و دابەزینی شاخسەکانی بازاڕی بورس، لەسەر کاردەرکردنی دوو معەلیم لە تاران و کەرەج، دەست بە سەرکردنی مێرمنداڵێکی بەلووچ لە زاهیدان، خۆپێشاندانی کارمەندانی بەشی بێداشت و دەرمان لە ئیرلەند و بەردەوامی هێرشە ئاسمانیەکانی ئیسرائیل بۆ سەر بەیروت، غەزە و سووریا. درێژەی هەواڵەکان. گۆڕانی سزای بەندکرانی مەتین حەسەنی. سزای زیندانی مەتین حەسەنی لە بریندارانی چاوی شۆڕشی خەزەڵوەری 98 لە زیندانی بۆکان بۆ ڕای کراوە گۆڕدرا. مەتین حەسەنی لە ڕێکەوتی سێ ڕێبەندانی ساڵی 1402 لەلایەن هێزانیەکانەوە دەست بەسەر و دواتر لەلایەن دادگای ئینقلابی بۆکانەوە بە تۆمەتی هەندانی خەڵک بۆ توند و تیژی و تەبلیغ دژی نزام بە 31 مانگ زیندان مەحکوم کرا. ئەو چالاکە مەدەنیە پێنجی خەرمانانی ئەم ساڵ ڕەوانەی زیندانی بۆکان کرا، بەڵام بەهۆی عفونەتکردنی چاوە بریندارەکەی حکومەکەی بۆ ڕای کراوە گۆڕدرا و ڕۆژی ڕابردوو لە زیندان ئازاد کرا. ئازادی سێ چالاکی مەدەنی لە زیندانەکانی سەقز، کرماشان و شنۆ. ڕۆژ یەکشەمە 6 ڕازبەری 1403 سێ بەندکرا و بە ناوەکانی ئەیوب جەوانپور لە زیندانی سەقز، لوقمان زەنگی لە زیندانی شنۆ و ئەمیر حسین حەقجوویان لە زیندانی کرماشان بە دانانی وەسیقە ئازاد کران. بە پێی راپۆرتەکان ئەیوب جەوانپور ڕۆژی ڕابردوو بە دانانی وەسیقە لە زیندانی سەقز ئازاد کراوە و بۆ تێپەڕکردنی ماوەی 15 مانگ بەندکرانی دوور دەخرێتەوە بۆ شارستانی باوی سەر بە پارێزگای خۆزستان و ئابێت لەوێ ژیان بەسەر ببات. لەلایەکی دیکەوە لوقمان زەنگی کە لە ڕێکەوتی چواردەی خەرمانانی 1403 لەلایەن هێزەکانی حکوومەتەوە دەست بەسەر کرابوو، ڕۆژی ڕابردوو بە دانانی وەسیقەی 200 ملیۆن تمەنی لە زیندانی شنۆ ئازاد کراوە و چاوەڕێی کاتی دادگایکردنی دەبێت. هەروەها ئەمیر حسین حەقجوویان لە هاوڕێیانی ڕەزا ڕەسایی بەندکراوی سیاسی ئەعدام کراو کە لەلایەن ئیتلاعاتی سوپای پاسدارانەوە دەست بەسەر کرابوو، ڕۆژی ڕابردوو بە دانانی وەسیقە لە زیندانی دیزڵاوای کرماشان ئازاد کراوە. گیان لەدەستدان و برینداربوونی دەکرێکار لە شارەکانی تاران و فەراهان. ڕۆژی یەکشەمە 15 ڕازبەر لە دوو ڕووداوی کاری جیاجیادا 8 کرێکاری شاغڵ لە کارخانەی شیرەمەنی چوپان لە شاری تاران بریندار و دوو کرێکاری کەندنی بیر لە شارستانی فەراهان گیانیان لەدەستداوە. بە پێی راپۆرتەکان سرویسی هەڵگری کرێکارانی کارخانەی بەرهەمهێنانی شیرەمەنی چوپان لە شاری تاران بەهۆی ڕووداوی هاتوچۆ بریندار و ڕەوانەی نەخۆشخانە کراون. لەلایەکی دیکەوە دوو کرێکاری کەندنی بیر لە شارستانی فەراهان بەهۆی گازگرتووی و نەبوونی کەرەستەی خۆپاراستن گیانیان لەدەستداوە. چوونە سەرەوەی نرخی دۆلار و دابەزینی شاخسەکانی بازاڕی بورس. ڕۆژی یەکشەمە 15 ڕازبەر نرخی هەر دۆلاری ئەمریکی لە بازاڕەکانی ئێراندا بۆ 63150 تمەن هەڵکشاوە و شاخسەکانی بازاڕی بورس بە شێوەیەکی بەرچاو دابەزیوە. پاش هێرشە موشکیەکەی ئێران بۆ سەر ئیسرائیل و هەڕەشەکانی ئیسرائیل بۆ وەڵامدانەوەی سەخت، نرخی دۆلاری ئەمریکا لە بازاڕەکانی ئێراندا بۆ 63150 تمەن هەڵکشاوە و بازاڕی بورسی تاران تووشی داڕمان بوو. بە وتەی کارناسانی ئابووری هەموو هەڵکەوتەکانی بورسی تاران ڕەنگیان بۆ سوور هەڵگەڕاوە و بازاڕی تاران شڵەژاوە. نەبوونی ئەمنیەتی ئابووری بۆتە هۆی بەرزبوونەوەی نرخی هەموو پێداویستیەکانی ژیان و خەڵک لە ئەو دۆخە خراپە ناڕەزایەتیان دەربڕیوە. لەسەر کاردەرکردنی دوو معەلیم لە تاران و کەرەج. بە پێی راپۆرتی شۆڕای هاوەهەنگی ڕێکخراوە سنفیەکانی فەرەنگیانی ئێران، مۆژگان باقری معەلیمی ئازادکراو بە پێبەندی ئەلێکترۆنی لە شاری تاران و مێهدی موعەڕف چالاکی سنفی فەرەنگیانی کەرەج لەلایەن لیژنەی بەرەنگاربوونەوە لەگەڵ هەڵایداریەکانی ئامۆزش و پەروەرش لەسەر کار دەرکراون. مۆژگان باقری ڕۆژی ڕابردوو لە پێیجی تایبەتی خۆیدا ڕایگەیاند کە خەڵاتی کۆماری ئیسلامی لە ڕۆژی جیهانی معەلیم لەسەر کاردەرکردنی بووە لە حاڵێکدا تەنیا تاوانێک ئەنجامی داوە بەرگری لە مافەڕەواکانی بووە.
لەلایەکی دیکەوە مێدی معڕێف لەلایەن دەستەی بەرەنگاربوونەوە لەگەڵ هەڵایداریەکانی ئامۆزش و پەروەرشی پارێزگای ئەلبۆرز بە تۆمەتی بڵاوکردنی فیلم و بابەتی ناڕاست بۆ تێکدانی بیرروڕای گشتی و پەیوەندی گرتن لەگەڵ گروپە دژبەرەکانی ڕژیم بە کڕینەوەی ماوەی خزمەت محکوم و بۆ هەر ساڵ خزمەتکردن لە ئامۆزش پەروەرشدا تەنیا حەقدەستی 45 ڕۆژی پێدرێت. دەست بە سەرکردنی مێر منداڵێکی بەلوچ لە زاهدان. بەیانی ڕۆژی یەکشەمە 15 ڕەزبار مێر منداڵێکی بەلوچی خەڵکی زاهدان بە ناوی محەممەد ڕەسوڵ شەهبەخش تەمەن 17 ساڵ لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەست بەسەر کراوە. بەپێی راپۆرتی حاڵوەش هێزەکانی ئیتلاعاتی سوپای پاسداران بە شێوەیەکی وەحشیانە هێرشیان کردوتە سەرماڵی محەممەد ڕەسوڵ شەهبەخش لە گەڕەکی شێراوای زاهدان و بێڕای بێڕێزیکردن بە بنەماڵەکەی ناوبراویان بە توند و تیژیەوە دەست بەسەر و وە شوێنێکی نادیار گواستوێتەوە. شایانی باسە کە ڕۆژی ڕابردوو و شارۆمەندی دیکەش کە ناسناویان تا ئێستا ئاشکرا نەکراوە بە تۆمەتی کوشتنی دوو ئەندامی هێزە سەرکوتگەرەکانی ڕژیم دەست بەسەر کراون. سەپاندنی سزای زیندان بەسەر محەممەد حسێن موحیبیزادە لە شاری جۆوێن. محەممەد حسێن موحیبیزادە چالاکی مەدەنی خەڵکی شارستانی جوێنی سەر بە پارێزگای خوراسانی ڕەزەوی لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە بە 22 مانگ و 17 ڕۆژ زیندان محکوم کرا. بەپێی بڕیاری دادگای ئینقلابی شارستانی جۆوێن، محەممەد حسێن موحیبیزادە بە تۆمەتی بێڕەزی بە خومەینی و خامنەیی بە 15 مانگ و 1 ڕۆژ زیندان و بە تۆمەتی تەبلیغ دژی نظام بە 7 مانگ و 16 ڕۆژ زیندانی تازیری محکوم کراوە. هەڵوەشاندنەوەی حکمی ئەدامی مەحموود مێهرابی لە دیوانی باڵای وڵات. پارێزەری مەحموود مێهرابی بەندکراوی سیاسی ڕاگیراو لە زیندانی ئیسفەهان ڕۆژی یەکشەمە 15 ڕەزبەر ڕایگەیاند کە حکمی ئەدامی ئەو بەندکراوە لە دیوانی باڵای وڵات هەڵوەشاوەتەوە. مەحموود مێهرابی چالاکی مەدەنی خەڵکی شارستانی مۆبارەکەی ئیسفەهان لە ڕێکەوتی 12 ڕێبەندانی 1402 بە بیانووی ڕەخنەگرتنی تون لە دەسەڵات لەلایەن دادگای ئینقلابی ئەو شارەوە بە محاربە تۆمەتبار و بە ئێعدام محکوم کراوە. خوشکی ئەو بەندکراوە سیاسیەش پاش دەربڕینی ناڕەزایەتی لە سزای ناڕەوای سێدارە بەسەر براکەی لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر و ڕەوانەی زیندان کراوە. لە هەواڵێکی دیکەدا حەوت دەست بەسەرکراوی شۆڕشی ژینە لە شاری ئەهواز بە ناوەکانی بەهمەن بەهمەنی، محسێن ئەحمەدپور، بێهروز سەلەحشور، ڕەسۆڵ بەداغی، وەحید عەباسی، سادق قاسمی و ئیسماعیل موسەوی نەزەری پاش 2 ساڵ بەندکران لە هەموو تۆمەتانەی بەسەریاندا سەپێنرا بوو بێتاوان ناسێنراون. جێگای ئاماژەیە کە ئەو حەوت بەندکراوە پێشتر لەلایەن دادگای ئینقلابی ئەهوازەوە بە محاربە و ئیفسادی فی الئەرض تۆمەتبار کرابوو. یان لەدەستانی سوختبەرێک پاشڕاودونانی لەلایەن هێزەکانی ڕژیم. ڕۆژی هەینی 13 ڕەزبەر 1403 تاوی هێزەکانی ڕژیم لە شاری نێهبەندان بە دوای سوختبەرێک کەوتون و سەرنشینەکەی بەهۆی وەرگەڕانی ئۆتۆمۆبیلەکە گیانی لەدەستاوە. بەپێی راپۆرتی کەمپەینی شالەکانی بەلوچ ئۆتۆمۆبیلی و سوختبەرە پاش ڕاودونان لەلایەن هێزەکانی ڕژیمەوە لە جادە دەرچووە وەرگەڕاوە. لە ئاکامی ڕووداوەدا سوختبەرێک بە ناوی چەنگیز بەنیادەم تەمەن 38 ساڵ و باوکی 4 منداڵ گیانی لەدەستا. خۆپێشاندانی کارمەندانی بەشی بێداشت و دەرمان لە وڵاتی ئیرلەند. ڕۆژی هەینی 13 ڕەزبەر کارمەندانی بەشی بێداشت و دەرمانی ئیرلەند بە ناوی فۆرزا لە ناڕەزایەتی بە دۆخی خراپی پێشەیی کۆبوونەوە. کارمەندانی بەشی بێداشت و دەرمانی ئیرلەند کە دەرچوانی ناوەندە پزیشکیەکانن لە بەردەم نەخۆشخانەکاندا کۆبوونەتەوە و ناڕەزایەتی خۆیان لە کەمکردنەوەی پشکی دامەزراندن و چوونەسەرەوەی گوشاری کاری، هەروەها نەبوونی چاوەدێری مەنی و بێداشتی لە شوێنی کار ناڕەزایەتیان نیشاندەوە. بەردەوامی هێرشە ئاسمانیەکانی ئیسرائیل بۆ سەر بەیروت، غەزە و سووریا. ڕۆژی یەکشەمە 15 ڕەزبەر ئەرتەشی ئیسرائیل لە درێژەی هێرشە ئاسمانیەکانی دایرشی کردە سەر گروپە میلیشیاکانی سەر بە کۆماری ئیسلامی لە شارەکانی بەیروت، غەزە و حومس لە سووریا و بەدەیان کوژرا و برینداری لێکەوتوێتەوە. بەپێی ڕاگەیاندنەکان گەڕەکی زایحە لە باشووری بەیروت و بەرشەپۆلێکی نوێی هێرشە مانزارەکانی سوپای ئیسرائیل بۆ سەر بارەگانەهێنیەکانی حیزبوڵڵا کەوتووە و هەروەها ڕوانگەی سووری بۆ مافەکانی مرۆڤ ڕایگەیاند فڕۆکە جەنگیەکانی ئیسرائیل
کارگەیەکی دروستکردنی ئۆتۆمبیلی ئێرانیان لە ناوچەی پیشەسازی حۆمس بە 3 موشک کردوتە ئامانج. بەرە بەیانی ڕۆژ یەکشەمەش هێرشکرایە سەر مزگەوتێک و قوتابخانەیەک کە شوێنی پەنابران بۆ لە کەرتی غەزە و لە ئەنجامی وێرشەشدا 24 کەس کوژراون و 93 کەس بریندار بوون. و دوایین هەواڵمان سەبارەتە بە کوژرانی دوو کرێکاری چینی و برینداربوونی 8 کەس بەهۆی تەقینەوە لە پاکستان. ڕۆژ یەکشەمە 15 ڕازبەر تانکەرێک لە دەرەوەی فڕۆکەخانەی کەراچی تەقیەوە و لە ئەنجامی ئەو ڕووداوەدا دوو کرێکار گیانیان لەدەستا و 8 کرێکاری دیکەش بریندار بوون. بەرپرسانی دەوڵەتی چین لە بەیاننامەیەکدا ڕایان گەیاند کە ڕۆژی ڕابردوو تانکەرێک لە دەرەوەی فڕۆکەخانەی کەراچی کە گەورەترین فڕۆکەخانەی پاکستانە تەقیوەتەوە. لەو ڕووداوەدا زیانی گیانی بە شارەوەندانی پاکستانیش گەیشتووە، کەسانی بیانی ئامانجی سەرەکی هێرشەکە بوون. شانی باسە کازاران کرێکاری چینی لەسەر پرۆژەی کەمەربەند و جادەی ئەبریشەم لە پاکستان کار دەکەن و زۆر جار لەلایەن گروپە تونداژۆ مەسەبیەکانەوە دەکرێنە ئامانج. وەڵە بینەرانی خۆشەویست گەشتی هەواڵەکانی ئەمڕۆتان پێشکەش کرا. کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەن.